دەرمێنی سەردانەکەیان بۆ بەغدا کە بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی فەڕەنسا بانگهێشکرا بوون. وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی چاویان کەوت بە سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و سەرۆکی پارلەمانی عراق و لەگەڵ ژمارەیەک سەرۆکی حیزب عراقیەکانیش کۆبوونەوە. لە میانی دیدارە سیاسیەکانیان لە بەغدا لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی و وەفدی هاوڕێی پرسە سیاسی و ئابوووریەکانیان تاوتوێ کرد و تاکیدیان لە پێویستی چارەسەرکردنی کێشەکان بە ڕێگەی دەستور کردەوە. لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی وەفدێکی باڵای یەکێتی بە ئامادەبوونی سێ سەرۆکاتێکی عراق و زۆرینەی لایەنە سیاسیەکان پێشوازیان لە ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا کرد. لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی سوپاس و دەستخۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلی کوردی بە ماکرۆن ڕاگەیاند کە فەڕەنسا هاوکار و پشتیوان بووە لە هاوکاریکردنی کورد لە جەنگی دژی داعش لە عراق و سووریا. لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی سوپاسی ئیمانوئێل ماکرۆن و فەڕەنساشی کرد کە بەشدار بوون لە ڕۆژاوای کوردستان شانبەشانی هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش و سەرۆکی فەڕەنساش سوپاسی لاور شێخجەنجی کرد کە یەکێتی بەشێکی سەرەکی بووە لە بەرەنگار بوونەوەی تیرۆر و تێکشکاندنی داعش لە کوردستان و هاوکارێکی جدی کوردانی ڕۆژاوا بووە. بە شێوەیەکی گشتی لە زۆربەی کۆبوونەوەکاندا باسی ئەو چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی نێوانی هەرێم و حکوومەتی مەرکەزی کراوە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خەڵک بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە لە چوارچێوەی دەستوردا، هەروەها بۆ دەربڕینی هەڵوێستی دوولایەنە یاخود هاوپەیمانی یاخود هاوڕایی لایەنە سیاسیەکان لەسەر قانونی انتخاباتی عراقی یان چۆنێتی هەڵبژاردنەکان لە عراقدا. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عراق و وەفدی باڵای یەکێتی بە سەرۆکاتی لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا کۆبوونەوە. گفتوگۆیان کرد لەبارەی دوایین پێژات و گۆڕانکاریە سیاسیەکان لە عراق و هەرێمی کوردستان. لە تەوەریشی تری کۆبوونەوەکەدا بەبایەخەوە باز لە سەردانەکەی ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بۆ عراق کرا و هەوڵەکانی بۆ لێک نزیکبوونەوەی بیرۆڕاجیاوازەکان لە عراق بە گرنگ وەسف کرا. هاوکات دکتۆر بەرهەم ساڵح و لاور شێخجەنجی تاکیدیان لەسەر چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر بنەمای دەستور کردەوە کە تێیدا مافەکانی کورد لە بەرچاو بگیرێت و کێشەی بودجە و موچەخۆرانی هەرێم چارەسەر بکرێت. وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی لە چوارچێوەی دیدار و کۆبوونەوەکانیان لە بەغدای پایتەخت لەگەڵ مستەفا کاظمی سەرۆک وەزیرانی عراق کۆبوونەوە. بەپێی ڕاگەندراوی نووسینگەی سەرۆک وەزیرانی عراق لە دیدارەکەدا سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و ناوەند و پێشاتە سیاسی و ئەمنیەکان گفتوگۆیان کردووە. هەروەک نووسینگەی سەرۆک وەزیرانی عراق ئاماژەی بەوە کردووە ژمارەیەک دۆسی سیاسی و ئابووری و ئەمنی لە دیدارەکەدا گفتوگۆیان لەبارەوە کراوە. لە دیدارەکەدا هاوسەرۆکی یەکێتی و سەرۆک وەزیرانی عراق تاکیدیان لە پێویستی بەهێزکردنی هەمانجی نێوان دامەزراوە ئەمنیەکان کردوتەوە لە پێناو بەرەنگاربوونەوەی شانە نووسڵەکانی داعش و ڕێگری لە کردەوەی تیرۆریستی. لەبارەی ئەو سەردانی وەفدی باڵای یەکێتی بۆ بەغدا ئەندامانی سەرکردایەتی یەکێتی تاکید دەکەنەوە لەوەی ئەو سەردان و کۆبوونەوەی هاوسەرۆک و وەفدی باڵای یەکێتی بۆ بەغدا بایەخی گرنگی هەیە بۆ پاراستنی مافەکانی گەلی کورد و چارەسەرکردنی کێشەکانی حکوومەتی هەرێم و بەغدا و بە تایبەتی موسەی خەڵکی کوردستان نەبێتە کێشەی ململانەی سیاسی لە نێوان حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێم و لەسەر مەسەلەی هەڵبژاردن و بتوانێت هەڵبژاردنێکی پاک و ئەم داوای شەقام زۆربەی لایەنە سیاسەکان لەسەر ئەم کێشانێک کە هەن لەوکو یاساکە وەکو بەڕێکردنی ئەم داواکاری شەقام و زۆربەی لایەنە سیاسەکان کە لە کاتی خۆی ساڵی داهاتوو بکری ئەمانە شەموو بابەتی گفتوگۆکان بوون. بتوانین گفتوگۆ لەسەر زۆر تەوەر بکرێ. یەک لەوانە ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لە چوارچێوەی دەستوردا و هەروەها پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لەگەڵ لایەنە سیاسیەکانی عراق چونکە خۆمان دەزانین لە سەرەتای ڕوخانی ڕژێمی بەعسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە واجهەی پەیوەندیەکانمان با لەگەڵ پەیوەندی کورد بەگشتی و یەکێتیش بە تایبەتی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عراقی بەس پابند بن بەم دەستورە و پارێزگاریکردن لە مافەکانی کورد و هەنگامنان بۆ پێشەوە بۆ ئاساییکردنەوەی ئەم بارودۆخە. لاور شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە درێژەی سەردانەکەی بۆ بەغدا لەگەڵ محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کۆبوو و تاکید لە پابندبوون بە دەستور کرایەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان. لەو دیدارەدا کە ڕزگەر عەلی کارگێڕی مەکتەبی سیاسی و دکتۆر سۆران جەمال تاهیر ئەندامی مەکتەبی سیاسی و
ڕزگاری حاجی حەما ئەندامی مەکتەبی سیاسی و ماڵبەندی ڕێخستنی بەغدا و فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئامادەی بوون باز لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و چارەسەرکردنی کێشە هەڵپەسێدراوەکان کرا. هاوسەرۆکی یەکێتی و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هاوڕابوون لەسەر پێویستی جێبەجێکردنی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پێشوەخت و ئەنجامدانیشی بە جۆرێک بێ کە عێراق بەرەو سەقامگیری سیاسی و ئەمنی ببات. لە چوارچەوەی سەردانەکەیان بۆ شاری بەغدا و ئەنجامدانی دیدار و کۆبوونەوەیان وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی لاوەڕ شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی لەگەڵ جینین هێنس بلاسخارت نێردەی تایبەتی سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان لە عێراق کۆبوونەوە. لەو دیدەرەدا گفتوگۆ کرا لەبارەی دوایین پێشات و گۆڕانکاریەکانی عێراق و ناوچەکە لەگەڵ پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختە و ئامادەکاری بۆ پرۆسەیە و تاکید کرایەوە لە پێویستی ئەوەی هەڵبژاردننی پێشوەخت بکرێتە دەرفەتێک بۆ زیاتر سەقامگیربوونی دۆخی عێراق و فەرەهەمکردنی مافەکان. هەر لە دیدەرەکەدا لاوەڕ شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی تاکیدی لەوە کردەوە کە نابێت پرسی ڕاوانەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم بخرێتە نێو ململانەی سیاسی و مۆزایەدەی سیاسی بەو پرسە بکرێ. وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی لاوەڕ شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی و ئەندامێتی ڕزگار عەلی کارژێڕی مەکتەبی سیاسی و دکتۆر سۆران جەمال تاهیر ئەندامی مەکتەبی سیاسی و ڕزگار حاجی حەما ئەندامی مەکتەبی سیاسی و ماڵبەندی ڕێخستنی بەغدا و فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەردانی نووری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسایان کرد و گۆڕانکاریە سیاسیەکانی عێراق و هەرێم و پەیوەندیە سیاسی و مێژوویەکانی هەردوولایەن تاوتوێ کرد. سەردانەکە بە مەبەستی ئاڵۆگۆڕکردنی بیرۆڕابوو لەسەر دوا پێشات و گۆڕانکاریە سیاسیەکان لە عێراق و هەرێمی کوردستان و شەن و کەوکردنی پەیوەندیە سیاسی و مێژوویەکانی هەردوولا. لاوەڕ شێخجەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بە سەرۆکاتی وەفدێکی باڵای یەکێتی لەگەڵ عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی کۆبەوە و پەیوەندەکانی نێوان هەردوولا و دوایین پێژات و گۆڕانکاریەکانی عێراق و ناوچەکان تاوتوێ کرد و تاکیدیان کردەوە لەسەر چارەسەرکردنی سەرجەم کێشەکان بە گفتوگۆ و دانوستان. لێپرسراوی بۆردی پەیوەندی عێراقیەکانی یەکێتی دەڵێ ئەو سەردانە جگە لە پتەوکردنی پەیوەندەکانی یەکێتی و لایەنە عێراقیەکان دەتوانێت فاکتەرێکی باش بێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەرێم. یەکەمین هەنگاویتی بۆ جێڕانەوەی مێژووی خۆی لە بەغدا و دەسەڵاتەکانی خۆی لە بەغدا ئەوەی دەتوان بڵێم خلالی 10 ساڵی ڕابردوو و خلالی چەند ساڵی نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال دەتوانم بڵێم پاشەکشێک تێدا کرا بوو ئێستا هاتوین بە قووەت بینەوە سەر ساحە حزبە سیاسەکانی ترمان تێگەیاند پێمان گوتن یەکێتی لەسەر ساحێ و بە قووەتیش لەسەر ساحێ و خلافاتی ناوەخۆشی بەتەئکید زۆر کەم کردەوە نەشی هێشتووە. ئێستا وەکو یەکێتی وەکو کورد داوای ئیستیحقاق خۆیان دەکەن. لە دوای کۆنگرەی چوارەوە یەکێتی و سەرکردایەتی نوێی یەکێتی بە پرۆژە و میکانیزمیکی نوێوە نەخشەی پەیوەندەکانیان لەگەڵ لایەنە سیاسەکان داڕشتۆتەوە بە جۆرێک هەم بارتەقای مێژووی پڕسەروەری یەکێتی بێت هەم لە بەرشەوەندی دۆزی کورد و مافە سیاسی و یاسایی و داراییەکانی کوردستانیشدا بێت. هەر لە چوارچەوەی دیدار و کۆبوونەوە فراوانەکانیدا لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان وەفدی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی ڕزگار عەلی کارژێڕی مەکتەبی سیاسی و ئەندامێتی هەریەک لە دکتۆر سۆران جەمال تاهیر ئەندامی مەکتەبی سیاسی و ڕزگار حاجی حەما ئەندامی مەکتەبی سیاسی و ماڵبەندی ڕێخستنی بەغدا و فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لێپرسراوی ماڵبەندی بەغدای یەکێتی لەگەڵ ڕەوتی سەدر کۆبەوە. لەو کۆبوونەوەیدا وەفدی یەکێتی و ڕەوتی سەدر تاکیدیان لە پتەوکردنی پەیوەندەکانی نێوانیان کردەوە. هاوکات باز لە کێشەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی کرا و بە پێویست زانرا بە دیالۆگی بنیادنەرانە و لەسەر بنەمای دەستور کێشەکان چارەسەر بکرێن.